بۆیە سەرۆماڵی هاوڵاتیان پارێزراوە هیچ مەترسیەک لەسەر شاری سلێمانی نییە ئەمە لە کاتێکایە لە هەولێریش دەنگی چەند تەقینەوەیەک بیسراوە بە پێی زانێرەکان لەوێش درۆن هێرشی کرد و درۆنەکانیش خراونەتە خوارەوە سەبارەت بە ئەم زانیاریانە پەیاملێرەمان لە چەند ناوچەیەکی جیاواز زانیاریەکانە خەنە ڕوو دیارە دەستگای ئاسایشی هەرێم بۆ کورسان نیوز تایبەت بە کورسان نیوز ڕایگەیاندووە کە دەنگەکانی سلێمانی تەقانەوەی 2 درۆن بووە و هیچ زێرە و زیانێکی نەبووە هاوڵاتیانی سلێمانی دڵنیاکەینەوە هیچ مەترسیەک لە ئارادا نییە ئەو دەنگەی کە کەمێک پێش ئێستا لەسەر ئاسمانی سلێمانی بیسرا تێکشکاندنی 2 درۆن بووە و هیچ زیانێکی بە دوای خۆیدا نەهێناوە ئەمە ڕاگەنراوی ئاسایش بووە دیارە عەقید کارزان شێرکۆ و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێم تایبەت بە کورسان نیوز ئەم زانیاریەکانی پشڕاست کردوێتەوە کە بەڵێ لە ئاسمانی سلێمانی 2 درۆن تەقیوەتەوە و هیچ مەترسیەک ڕووی نەداوە بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە سەر و ماڵیان پارێزراوە داواش لە هاوڵاتیان کراوە لە ماوەکانی ڕابردوودا کە لە هەر شوێنێک دەنگی درۆن یاخود موشک بیسرا کە تەقێنرایەوە تکا دەکەن لەو ناوچەیە نزیک نەبنەوە و نزیکی ئەو درۆنانش نەبنەوە کە دەکەوێتە هەر ناوچەیەک و باشتر وایە لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە چونکە تەقانەوەی درۆنەکان لە ئاسمان لە هەر ناوچەیەک بێت پارچەی درۆنەکان دەکەوێتە خوارەوە بۆیە سەر و ماڵتان پارێزراو بێت و دوور بن لە هەر ناخۆشی و پێکادانێک و پارچەی درۆنەکان بەر هیچ کەسێک نەکەوێت پێویستە لە ناو ماڵەکانی خۆماندا بمێنینەوە و لەوێ پارێزراوترین چونکە ئەم هێرشانە بۆ سەر بەرژەوەندی هاوڵاتیان نییە و هاوڵاتیان بە هیچ شێوەیەک ناکرێتە ئامانج ئەمە لە کاتێکایەکە ئەو لایەنانەی کە لە نێو جەنگەکەدان بە تایبەتی لایەنی ئێرانی و لایەنی ئیسرائیل و ئەمریکاش هیچ هاوڵاتێکی مەدەنی ناکرێنە ئامانج و خۆشیان ڕایانگەاندووە کە ئێمە تەنها بەرژەوەندەکانی یەکتر و جەنگیان لەگەڵ یەکتریدایە بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویست ناکە هیچ مەترسیەکیان هەبێت و هیچ ترس و دڵەڕاوچەیەک دووچاری خۆیان بکەن چونکە ئەمە پێشتریش لە ڕاگەیاندراوەکاندا بڵاو کراوەتەوە کە تەنها بەرژەوەندی وڵاتان لە ناوچەکەدا دەکرێتە ئامانج بۆیە هیچ بەرژەوەندیەکی وڵاتانیش لە ئێستادا لە ناوچەکەدا نەماوە یاخود وڵاتان کارمەندانی خۆیان لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا کشاندوتەوە تەنها لە چەند ناوچەیەکی دیاریکراو نەبێت لە هەرێمی کوردستان نەماون ئەوانەیش دژە موشک یاخود بەرپەرشدانەوەی ئاسمانی زۆر بەهێزی لێیە و درۆن دەخرێتە خوارەوە و لە ئێستادا هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستانیە تەنها ئەو مەترسیانە نەبێت کە هەندێک لە میلیشیا لە یاسا دەرچۆکان وەکو حکومەتی هەرێمی کوردستانی ڕایگەیان کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لە هەندێک ناوچەوە جارجار هێرشەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجامەدەن ئەوەش داواکراوە لە حکومەتی عێراقی کە بەربگرێت بە ئەم گروپە لە یاسا دەرچوانە بۆ ئەوەی کە هێرشەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان دووبارە نەکەنەوە لەلایەک سەرۆکی هەرێم پەیوەندی کردووە بە سوودانیەوە و سوودانیش لە لای خۆیەوە ئەوەی ڕاگەیاندووە کە هاوڵاتیانی عێراق بەگشتی دەبێت پارێزراو بن لە هەر هێرش و هەر بەرپەرزدانەوەیەک لە خاچی عێراقدا کە هاوڵاتیان بخاتە مەترسیەوە دیارە پەیاملێرانمان لە سلێمانی زانیاری زیاتریان لەسەر ئەو دەنگەی کە لە ئاسمانی سلێمانی بیسرا بڕۆ بادین لە سلێمانی و لەگەڵ مایە بڕۆ سڵاو لێبێ ئەمێ بزانم ئەو دەنگانی کە لە ئێستادا بۆتە بابەتی سۆشیال میدیاوە دەیانەوێت هاوڵاتیانی هەرێم بە تایبەتی خەڵکی سلێمانی بترسێنن چی بووە و لەکوێ بووە بە دیاریکراوی و ئەم درۆنانە لەکوێ خراونەتە خوارەوە بەڵێ بەزات هەڵبەت سەبارەت بە ترسێک لە سلێمانی بوونی نییە و وتەبێژی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە کورسان نیوزی ڕاگەیاند کە ئەو دەنگە بەهێزەی کە لە سلێمانی بیستراوە تێشکاندنی 2 درۆن بووە لە نزیک فەرماندەیی و بەهۆی تێشکاندنی ئەو درۆنانە و کەوتنە خوارەوەی پارچەکانی ئەو دەنگە بەرزە لە سلێمانی بیستراوە و هەروە باسیشان لەوە کرد کە هاوڵاتیانی سلێمانی دڵنیا دەکەنەوە کە هیچ مەترسێک لە ئارادا نییە و هیچ مەترسیەک لە سلێمانی بوونی نییە ئەو دەنگە بەهێزانی کە هەبوون و بەشێکی زۆری ناوچەکانی سلێمانی هەستیان پێکرد تەنیا تێشکاندنی ئەو 2 درۆنە بووە کە لە نزیک هێزەکانی هەفتەی
هێرزەکانی هەفتە لە فەرماندەیی تێک شکێنراون هەردوو درۆنەکە بە تەواوی تێک شکێنراون و هیچ زیانێکی جانی نەبووە ینی هەم هەتا برینداریشی تیان نەبووە لە ڕووداوەکەدا بەزادەوەی کە هەیە ئێستا دەتوانین بڵێن سلێمانی ئارامە هیچ مەترسێک لە ئارادانە وەکو وتەبێژی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانیش بە کورسات نیوزی ڕاگەیان تەنیا هۆکاری دەنگە بەرزەکان ئەو بووە کە تێشکاندنی ئەو دوو درۆنە بۆ و کەوتنە خوارەوەی پارچەکانی ئەو دوو درۆنە بۆ و هیچ مەترسێکی دیکە لە سلێمانی نیە تاوەکو ئێستا ئێمە بە زۆرێک لە شوێنەکانی سلێمانیدا تێپەڕین لە هەموو شوێنەکان هەموو شتەکان سەلامەتە و هیچ مەترسێک لە ئارادا نیە. زۆر باشە ئەوە هەواڵێکی خۆشە بەڕاستی سوپاس بۆ زانێرەکان پارێزراو بن بڕوە. ڕامان مستەفاش لە هەولێرەوە هەندێک زانیاری سەبارەت بە ئەو دەنگە بەهێزانی هەولێریش دەخاتە ڕوو. ڕامان سڵاو دەبێت ئەو دەنگانی هەولێرە کوێ بووە و چی بووە دڵنیایی بن بە هەم بە بینەرانی کورسات نیوز لە هەر شوێنێکی دنیان و دڵنیاییش بن بە هاوڵاتیانی هەولێری خۆشەویست. بەهزات سڵاوت لێبێ سعاتێک لەمەوبەر بە دیاریکراوی دەنگێکی زۆر گەورە لە ئاسمانی شاری هەولێر بیسترا ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ئەو زانیاریانی کە من دەستم کەوتووە ئەو سەرچاوی کە قسەی بۆ من کەوتووە دیارە ئەم درۆنەی ئەو شەو بەر شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان و شوێنی دانیشتوان بووە کە پێڵێن خەڵکی سیڤیل ئەوەی کە خەڵکی سیڤیل بەرکەوتووە بەداخەوە ئەوەی کە تا ئێستا هەیە چەند کەسێک بریندارن بەڵام خۆشبەختانە برینەکانیان سووکن لەو گەڕەکەی شاری هەولێر وا دیارە کە ئێستا من زۆر دوور نیم لێی بەڵام نەمانویست بڕۆینە شوێنی ڕووداوەکە بۆی بە حکمیەوە ئێمە پابەندین بەهزات بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش و فەرمانگەی میدیا و زانیاری و هەموو ئەو ڕێنماییانەی کە هەیە بە شێوەیەکی گشتیوەکەوەی باسم کرد دیارە و هێرشە درۆنیانی و سعاتێک لەمەوبەر بۆ سەرگەڕەکێک دیارە وەک ئەوەی کە بەشێک لە سەرچاوەکان ئاماژەی پێدەن بەهۆی دۆخی نالەباری کەش و هەوا بەهزار گرینگە هاوڵاتیان ینی ئاگاداری ئەو بن ترس و دڵەڕاوچیان زۆر نەبێ خۆشت ئاماژەت پێدا کە بەڕاستی ئەو شەڕی کە تێداینە شەڕی ئێمە نیە و هەم ئێران و هەم ئیسرائیل و ئەمریکاش ئامان زیان نییە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەنە ئامانز و هێرشیان بکەنە سەر بەڵام ئەوەی کە هەیە قسەیەک و ئەگەرێکەیەکە بەهۆی دۆخی نالەباری کەشوهەوا زۆر جار ئەو درۆنانە کە ئاراستە ئەکرێنیان ئەو هێرشانێک کە ئەنجام ئەدرێن وەکو پێویست شوێن و پێگەی دیاریکراوی خۆیان کە بۆیان دیاریکراوە نایپێکن ئەمە بەشێکە لە قسەیەک کە نافەرمێت تاواکو ئێستا هەیە بۆیە خۆشببختانە لە درێژایی ئەو جەنگەی کە تا ئێستا هەبوو چەند دوو هەفتەی تێپەڕاند کە کەمترین زیانی گیانی هەبووە بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەولێر لەگەڵەوەی کە زۆرترین هێرشەکان بۆ سەر سنووری پارێزگای هەولێر بووە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە گرنگە تاوەکو ئێستا کەمترین زیانی گیانی هەبووە ئەوەی کە بریندارەکانیش تاوەکو ئێستا هەبوونە بە سوچی بریندار بوونە بەڵام ئەوەی ئەم شەو بەداخەوە وەک ئاماژەم پێدا ئەوەی کە تاوەکو ئێستا هەنە زانیاریە ناڕسمیەکان کە بوونیان هەیە بە هێرشێکی درۆنی بووە بۆ سەریەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر دیارە زیانی مادیش بە و چەند خانوویەک گەیشتووە لەوێ و بەشێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ ئەکەن کە چەند کەسێکیش بریندارن و برینەکانیان سووکن لە ئێستادا گواستراونەتەوە نەخۆشخانە بەڵام ئەمە ئەتوانم بڵێم ئەو زۆرە هێرشە ئەو هێرشکردنە سەر هەولێر وەکو تاوەکو ئێستا بەو شێوەیە نەبووە یەکەمین هێرشەکە دەکرێتە سەر ماڵ و شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان زایتر وەک ئاماژەم پێدا ئەگەرەکەی تاوەکو ئێستا هۆکارەکەی بە دیاریکراوی پشتڕاست نەکراوەتەوە یان زانیاری لەو بارەیەوە هیچ هێزێکی ئەمنی زانیاری نەخستۆتە ڕووکە هۆکارەکەی چیە بەڵام ئەوەی کە گرنگە شتێکمان لەبیر نەچێت کار کەمێک لەمە وەربەهزات گروپی بەرەی مقاومەی ئیسلامی کە دووبارە بە ڕاگەیەندرا و بە ڤیدیۆ هێرشەکەی لە ئەستۆ گرتووە واتە وەک ئەوەی کە پێشتریش هەبووە چەند جارێک گروپە چەکدارەکانی دەشتی نینەوە ئەوانەی کە پێیانەڵێن سەر بە مقاومەی ئیسلامی نە چەند جارێک بە ڕاگەیەندراوی ڕسمی ئەو هێرشانەیان لە ئەستۆی خۆیان گرتووە ئەمەی ئەو شەوی شاری هەولێریش ئەو هێرشەی کە هەیە بە ڤیدیۆوە بە ڕاگەیەندرا و ئاماژەیان پێکردووە کە لە ئەستۆی خۆیان گرتووە کە ئەوان ئەو هێرشیان کردوتە سەر بەشێک لەو شوێنانەی شاری هەولێر بەڵام ئاماژە بۆ نەکراوە کە ئایا لەو شوێنەی کە هێرش کراوەتە سەری باتە ئەو گەڕەکەی کە شوێنی نیشتە جێبوونی خەڵکی سڤیلە بەڕاستی هیچ پێگەیەک یان هیچ هەوەی کە شارەزای هەولێر بێت و بزانێت هەموو خەڵک ئەزانێت کە لەوێ هیچ بنکەیەکی سەربازی لێنیە هیچ کۆنسوڵخانەیەکی لێنیواتە هیچ شوێنێکی وای لێنی کە جێگای گومان بێت و گروپە چەکدارەکان ئەویان کردبێتە ئامانج و ئاراستەکرا بێت ئەوەی کە هەیە یا دەبێت بە هەڵەیەک ئەنجام درابێت یان شتێک هەبێت کە بەڕاستی بەو شێوەیە لە شوێنی نیشتە جێبوون و
دانیشتنی خەڵکی ئاسایی بۆ تۆ هەر پێش ئەو ڕاستەوە خۆش بەهزات بەڕاستی بەشێک لە ڕۆژنامەنووسان من لەگەڵیان لەسەر هێڵ بووم بەنیازین ئێمە وەکو میدیاکاران ڕۆژنامەنووسان داوا لە هێز ئەمنیەکان بکەین یادداشتنامەیەک بنووسین ئەو شوێنانی کە بردومانەکرێن بە تایبەتی شوێنی سڤیل شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان کە ئێستا وەک ئەو هێرشەی کەمێک پێش ئێستای هەولێر ڕێگەمان پێ بدرێت بە ڕسمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن فەرمانگەی میدیا و زانیاری و هەموو هێزە ئەمنیەکانەوە ڕێگا بە ڕۆژنامەنووسان بدرێت ڕووماڵی بکەن لەبەر چەند هۆکارێک دیارترینیان ئەوەیە کە بەڕاستی ئەو زۆرە هێرشانە کە دەکرێنە سەر شوێن و نیشتە جێبوونی هاوڵاتیانی سڤیل هاوڵاتیانی ئاسایی کە هیچ بنکە و بارەگایەکی سەربازی لێنیەوە هیچ کونسڵخانەیەکی لێنیە ئەم بەڕای گشتی بزاندرێت بەڕاستی کە بەڵگەیەکی یاسایی هەبێت بەیانی بۆ نمونە میدیا ڕسمیەکانی وەک کورسات و هەر میدیایەکی دیکە بڕوات لەوێ ڕووماڵی خۆی بکات وەکو بەڵگەنامەیەکی ڕسمی بەکار بهێنرێت و بگەێنرێتە ڕای گشتی جیهانی کە بەڕاستی هێرش ئەکرێتە سەر شوێنی خەڵکی ئاسایی و سڤیل ئەمە پێش ئەو ڕاستەوە خۆی مشتومڕی لەسەر بوو گفتوگۆمان لەگەر لەگەڵ بەشێک لە میدیاکار و هاوپیشەکانم لە کەناڵ و دەستگا میدیایە جیاوازەکانی دیکە هەوڵەدەین ئەو شوێنانی کە بەڕاستی وەک ئەو هێرشی ئەو شەو ئێمە نەمانتوانی لەبەر هۆکاری ئەمنی کار هێزە ئەمنیەکان ڕێگەیان پێنەداوین بڕۆینە ئەو شوێنە و شایەت حاڵەکان وەربگرین و لە نزیکەوە بڕۆینە لای بریندارەکان و دۆخەکە بە تەواوەتی و بە زانیاری ورد بگەینین بە بینەرانمان بەڵام لە داهاتووداوەک ئاماژەم پێدا بە داواکاری ڕسمی بە یادداشتنامە و ئەوەی کە باسم لێوە کرد ئەتوانین بدەینە هێزە ئەمنیەکان و بۆ ئەو بابەتانە ڕووماڵ بکرێن کە بەڕاستی زیانن بۆ سەر هاوڵاتی ئاسایی و هاوڵاتی سڤیل کە هیچ لایەنێکیان تەڕەفنینە لەو هێرشە و بە هەڵە یاخود بە هەر هۆکارێکی دیکە بێت هێرشیان نەکرێتە سەرێ. زۆر باشە ڕامان سوپاس بۆ تۆ ماندوو نەبن پارێزرا بن بەردەوام ئەبین لەگەڵ یەک بۆ هەر زانیاریەکی نوێ کە دەستی ئەو بکەوێ مش دەیگوازینەوە دیارە بەپێ ئەو زانیارانەی کە لە پەیامنێرانمانەوە وەرمانگرت کە لە سلێمانی ئەو دوو درۆنە لە نزیک یەکەکانی هێزەکانی هەفتە تەقێنراونەتەوە و خراونەتە خوارەوە دەنگە بە هێزەکەی سلێمانی تەنها ئەوە بووە و هەندێک لە میدیاکان بەڕاستی پابەندی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش بە تایبەتی فەرمانگەی میدیا و زانیاری نین کە ڕایان گەیاندبوو پێویست ناکات ترس و دڵەڕاوچەی لای هاوڵاتیان پیا بکەن و ببنە هۆیەک بۆ ترساندنی هاوڵاتیان تەنها دەتوانن پامنێرتان هەیە لە نزیکی ڕووداوەکان ڕووداوە ڕاستیەکە بۆ هاوڵاتیان بخەنە ڕووکە ئەویش ئەوەیە کە ڕوو دەدات ئەنجومەنی ئاسایش و لایەنی پەیوەندیدار هێزە ئەمنیەکان بە بەردەوام ڕاگەیانراوی خۆیان دەبێت و دەچنە شوێنی ڕووداوەکە و ئەوەن لێپرسراون لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بۆیە هەر ڕاگەیەنراوێک هەبێت هەر ڕێگە پێدانێک هەبێت دەبێت لە ڕێی هێزە ئەمنیەکانەوە بێت چونکە وەگوتم ئەوان پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیانن ئەوان دەچنە شوێنی ڕووداوەکە و ڕاستیەکان لە زاری ئەوانەوە بۆ هاوڵاتیان دەخرێنە ڕوو پامنێران یاخود میدیاکاران دەتوانن ڕاستەوخۆ لە هێزە ئەمنیەکانەوە زانیاری وەربگرن یاخود وەکو ئێستا پامنێرمان ئاماژەی بۆ کرد کە پێویستە هەندێک لە میدیا فەرمیەکان ئەوانەی کە زانیاری ناشێوێنن نزیک ببنەوە لە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەی ئەگەر هاوڵاتی سڤیل بەر هێرش و بردومانەکان کەوت یاخود بوونە قوربانی ئەم قوربانیە بۆ ڕای گشتی و بۆ میدیا جیهانیەکانیش بسەلمێنرێەوە بڵاو بکرێتەوە کە بە میدیای جیهانی بڵێن کە ئەمە لە هەرێمی کوردستان هاوڵاتی دەکرێت ئامانز بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ ڕووداوێکی لەو شێوەیە بە چڕی بوونی نییە و هیچ ڕووداوێکی گەورە لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتە ئامانج تەنها ئەوەیە هەندێک زەرەرروزیان بەرماڵی هاوڵاتیان و ئۆتۆمبیلی هاوڵاتیان و نزیک لە ماڵەکان ڕووی داوە و هیچ پێویست ناکە هاوڵاتیان خۆیان تووشی دڵەڕاوچێ بکەن و پێویستیشە میدیاکان بەڕاستی بەوردی مامەڵە لەگەڵ ئەم هەواڵ و زانیاریانە بکەن بەوردی بیگەنە دەستی وەرگرەکانیان لە هەر شوێنێکی دنیا هەبن لە ئێستاشدا دیارە لە سۆشیال میدیاش هاوڵاتیان لە ڕێگەی مۆبایلە زیرەکان و ئامێرە زیرەکانی خۆیانەوە ڤیددیۆی هەندێک لە ڕووداوەکان دەکەن یاخود مەترسی زیرەکی دەستکرد لە ئێستادا لەسەر بارودۆخی دەرونی هاوڵاتیان هەیە هەندێک لە ڤیددیۆکان لە ڕێی سۆشیال میدیاوە بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و زۆرکردنی ڕێژەی ڤیوەکانیان یاخۆ ڕێژەی بینینەکان لە
سەکۆکانی خۆیانەوە ڤیددیۆ بە زیرەکی دەستکرد دروست دەکەن لە هەر شوێنێک کە بیانەوێت بۆی کە سەرنجی هاوڵاتیان بەلای خۆیدا ڕابکێشێ بەڵام ئەمەش پێویستە لەلایەن حکوومەتی هەرێم و بەڕاستی سانسۆرێک لەسەر ئەم بابەتەشدا بنرێت چونکە ئەمە بەلاڕێدابردننی ڕایگشتی و ترساندنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەر شوێنێکی دنیا هەیە بەڕاستی ئەوەی کە لەسەر میدیاکارانە بەڕاستی دەبێت ڕووداوەکان وەکو خۆی بگەێنن و فەرمانگەی میدیا و زانیاری و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەوەیان بڵاو کردەوە کە دەبێت ئەو هاوڵاتیانەی کە لە ماڵەکانی خۆیاندا کامێرای چاودێریان هەیە کە پابند بن بە پاراستنی ڤیددیۆکانی خۆیانەوە بۆ ئەوەی هاوڵاتیان نەترسێنرێن بەڕاستی موشەکە دەڕوات یاخود درۆنە دەتەقێنرێتەوە پێویست ناکات ڕاستە و خۆتۆ بیدەی بە میدیایەکی نابەرپرس یاخود هەر میدیایەک کە پەنادەبات بۆ ئەم نابەرپرسیارەتیەوە هاوڵاتیان دەخاتە ترس و دڵە ڕاوچیەوە. ئەم دیمەنانەی کە ڕاستەوخۆ لەسەر شاشی کورسان نیوز دەیبینین دیمەنێکیان دیمەنی ڕاستەوخۆی سلێمانیە کە ئەوە پیشانەدات لە سلێمانی ئارامە و هیچ مەترسیەک لەسەر نە سلێمانی نە هاوڵاتیانی نییە تەنها ئەوەی کە هەبووە پێشتر لە ماوەی چەند خولەکی ڕابردوودا دەنگی تەقینەوەی بەهێز هات ئەوە بووکە ئەنجومەنی ئاسایش بۆ کورسان نیوز یەکلای کردەوە کە دوو درۆن بووە لە ناوچەی هێزەکانی هەفتا بە ئاسمانەوە تەقێنراونەتەوە خۆشبەختانەی زەرەر و زیانێکی نەبووە و دیمەنی دووەمیش دیارە تەل ئەبیبە تەل ئەبیب ئەو شارەیە کە هەندێک کات دەبێت بە جەهەنم بۆ هاوڵاتیانی و موشکباران دەکرێت بە شێوازێک کە هەندێک لە موشکەکان هاوڵاتیان و لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ژوا بڵاو دەکرێتەوە کە ئەم موشەکە هێندە بەهێزە وەکو ئەتۆم وایە بەڵام لە لایەنی سەربازی جەنگەکاندا ئاماژە بۆواکەن کە بەڵێ موشکی زۆر بەهێزی نائەتۆمی بەکارهێنراوە بە تایبەتی موشکی زۆر بەهێزی ئەمریکی لە وڵاتی ئێران بەکارهێنراوە کە توانای بڕینی 100 مەتر لە کۆنکرێت و زەوی هەیە دەچێتە خوارەوە ئەم موشەکە دەدەقێتەوە بە شێوازێکی زۆر ترسناک. وڵاتی ئیسرائیل و چەند شارێکی دیاریکرا و بە وردی و بەچڕی بردمان کراون لە ماوەکانی ڕابردوودا بەڵام ئەم دیمەنانەی ئێستا ئەومان پێ دەڵێن کە هیچ ڕووداوێک جێی سەرنج نە لە تەل ئەبیب نە لە دیمەنەکانی سلێمانی ئازیزیش دەبینرێت بۆیە سات بە سات زانیاریەکان لە کورسات نیوزەوە وەربگرن ئێمە بەردەوامە بین لەگەڵتان ڕووماڵی ئێمە بەردەوامە دوا گۆڕانکاری و دوا پێشهات و دوا زانیاریە دروستەکان تەنها لە کورسات نیوزەوە بینن.